As you stand at this ئیسە peak کە شما about the پی سەرملۆ مدرێندێ تا افتخار و گۆرە و دکترای جەدانژگا و فلۆریدایە نەهۆرگیردێ celebrating, نییە ناچا باوەڕنە کە تەنیا خەریکێ جەژنگرتەی بیدی حتما ئینادی بیروانێچنە باش دێ کە ئیترچش thinking about what is next in your وەختی من ویر و ئانەیە کردبۆ کە دماتەر چێژمێوەرۆ قسێ ئانەیە کردو کشمە ئینای دیڤیرەنە کە داخۆ هەنگامەی دماینە تا چێشە بۆ جەکاریەرتانە now that you're من ئارۆ گەرەکم نییە باسوانەیە کردو حتمن فرێ چابارۆ قسێ شاچەنی کردن دێ من گەرەک ماسەر و ئانەیە باس کرد و کە چێژمێ مل و ئاوەزی تارە ئیسە کە ئانا خەریکەوە بای بیدی بە دوکترانتێ because your parents چێژ ڕوەمڵۆ ئۆڤیرەی تا ئیسە کە ئایەرە پیتە مەیاچەنی نامەکاتە a doctorate. هەنگامەی دماینە چێشەنە My address is to ask you a very ئارۆ بڕێ و خەڵک چڕاتاوەنە دکتۆر ماچوو بڕێ و چون ئەڵاوتاتە تا بە دوکتر نامی تامەڵا your doctorate degree. شمە بە گەوایی نامۆ و دوکترای چۆ هەڵای زاڕۆڵەکەی ئەڵێتان دێ Asking this question پوەنێ و کە ئادرسەکە و من هەنش ئانەنەکە پەرسێڤەی سادێ کەر و ئۆشمە گەرەک ماجەبارۆ هەنگامی دماینێ وە قسێ تاچەنی کرد و intellectual دما و ئانەیە کە بیێدی بە هۆرگیر و دوکترای does not make you ئامان جوواتەکەیم ئی پەرسەفرە سادێنە ئایا تۆ کەسی ڕۆشنویرەنی intellectual. من ئی پەرسێ کەرو چون ئەویسا تۆ بزانی بەدەست ئاردەی بڕوانامە و دوکترای تۆ مەکەرۆ بە کەسیوی ڕۆشنویر Just like there are jaded بیای بە پرۆفسۆر تۆ مەکەرۆ بە کەسیوی ڕۆشنویر who are not about God. هەرمانەجە ئازمایشگا و تاقیقی تۆ مەکەرۆ بە کەسیوی ڕۆشنویر About God. ڤیرۆکردەی پسە مرکزیوی ڤیرۆکردەی تۆ مەکەرۆ بە کەسیوی ڕۆشنویر Isn't that a tragedy walking in empty ئینە وژیاگی شەرمێنە کە هۆرگیر و بڕوانامە و دوکترای هەن و ڕۆشنویر نییە doctorate holder پسە ئانەیە کە هۆرگیر و بڕوانامە و پزیشکی هەن و دەرمانگەر نییە that person? هەر پاسە هۆرگیر و بڕوانامە و دادیاری هەن و دادگەر نییە Total recipients. بڕوانامە و دوکترای ئەویز نییە پەی پەیوەنی کردەی بە مرکزی ڕۆشنویریۆ ئانە مرکزیوی گرتگیرە Doctorate degree is required to گرت جۆرە خەڵکی و جەگرت جۆرە ئاراستی وشچنن inclusive academy with all مردم هەن بڕوانامەی ئاسایی ژەن چادلی بەندە ڕۆشنویریەنە زیندانی هەن و ئینا چادلی بەندە ڕۆشنویریەنە they're incarcerated کەسی بیانەولانە هەن و بەشێوا چادلی بەندە ڕۆشنویریە هەر پاسە مردمی هەژار هەن کە بەشێوا چادلی بەندە ڕۆشنویریە intellectual academy. کەیو من ماچوو ڕۆشنویر مەبەسم کەسیم نییە کە زانشتی فرەژ هەن Wealth of information. من باوەڕم هەن کە شمە گرت فرەم زاندی You know a lot. من گەرەکم نییە بانە ڕۆشنویری کەسیوی سەر و ئانەیە دیاری کەر و کە چند مزانۆ تۆ چند مزانی ئانەیە مەیاونە و کە تۆ چند ڕۆشنویرەنی You know, I've sort of من learned پێسە ئەژناسەش کرد فرە کەسا تەریج هەر پێسە ئەژناسەشا کرد in standing between American families. ڕۆشنویر کەسێوە کە حەزیوی فرەش پەیزانای هەن Please bear with me. ڕۆشنویرەکی تەوانیوی فرەشە پەی فاڕای ویرۆکردەیشا بە پاو دۆخەکە و هەر پاسە پەی پێچەوانەکردەی وێ و ڕەخنەجە وێ گرتەی هەن How much you know ڕۆشنبیرەکەی تەنیا جەلا حەزیوی تایبەت و هۆرس و ڕیا و ئا حەزە تایبەتە هەر فرەکەم خزمەت و وشاکەڕ و intellectual as someone ئا حەزە تایبەتە ئینا شۆنەوە ئەوە ئێستەی و ئاشکراکردەی ڕاستیەکاوە have a tremendous گرتا بڕوانامە و دوکترای هۆرگیردی بەڵام چەند کەسێ جەشمە حەزیوی گۆرەشا هەن پەیزانای self-critique. چەند کەسێ جەشمە ئاوەزیوی ئەوە کریاشا هەن پەی ویری تازەی Special interest is real. چەند کەسێ جەشمە شۆنەوە ئاویدارە گێڵا کە دژایەتی جەهانبینی وێشە پەی جەهانی کەرە Getting your doctoral degree چەند کەسێ جەشمە گەرەکشانە بە جیاواز بیا ئۆ دنیای to know, جە هەرچەم تروکنایەوەن to new ideas. How many چەند کەسی جەشمە گەرەکشانە ڕەخنە جە ڤیرۆکردەکە وشا گیرە پا ئەندازە کە ڕەخنەجە ڤیرۆکردا مردمی تەری گیرە blink of new ڕۆشنبیرەکەی many of you are کەسی گۆڕینی own ideas, هەمیشە یاگە خیاڵیەکە شەفاڕا the ideas
بەردەوام ئینێ گێڵایەنە پێی فراوانکردەی یانە و خیاڵاشە constantly changing, ڕۆشنڤیرە سەرەمڕە وەرزنای کەرە constantly in search, کەسێ ماهەنێ جەڕا و جەسەی شانە وەرزنای سەنگین کەرە constantly ئانەی ئاسن بەرزکەراوە و ماساوڵە کۆنەکامان ڕاو ڕاوە شەکەرا پێی ماساوڵە تازە و گۆرە و خاستەرەکە تا بنیشا یاگیشە ڕۆشنڤیرێک وەرزنای سەنگین جەڕا و ئاوەزی شانەکەرە down old سەرەمڕە ویرە کۆنەکاشا تێکی مڵا پەی ئانەیە ویرێ تازێ و گۆرێ و خاستەری بنیا یاگیشە و گەشە شاپەنە بڵە ئایا تۆ کەسی بێ ڕۆشنڤیرەنی